بەشدار بوون لە یەکەم کۆنفرانسی پزیشکانی عێراق لە سەرتاسەری جیهان ئەمڕۆ چواردەی 6/2025 لە لەندەن لە بەریتانیا وە خۆشحاڵیەوە تیمێکی سەرەکی لە تاوەری تەندروستی سمارت بەشدار بوون لە یەکەم کۆنفرانسی پزیشکانی عێراق لە سەرتاسەری جیهان کە لەلایەن سەفارەتی عێراق لە لەندەن ڕێکخرا بوو. ئێمەش وەکو تاوەری تەندروستی سمارت بەشدار بووین لەم ئیڤێنتەیە کە خۆی بینێتەوە لە پێشانگایەک بۆ یەکترناسینی نێوان دامەزراوەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی، شەریکاتی دەرمان، ناوەندەکانی ڕاهێنان، زانکۆکان لەسەر ئاستی عێراق و لە سەر ئاستی دەرەوەی عێراق. هەروەها لێرە زیاتر لە 300 کەس پزیشکی پسپۆر کە کۆی پزیشکانی عێراقن لە سەرتاسەری جیهان کۆکراونەتەوە لەم موعتەمەرە. ئەمڕۆ سبەینە بەردەوام ببێ کە چەندین پەنێڵی جیاواز لەخۆ ئەگرێت. ئەوەی شایەنی باسە ئەم جۆرە لە چالاکیانە فرسەتێکی گرنگن بۆ گۆڕینەوەی بیرروڕا، بۆ یەکترناسین، بۆ ئاشنابوون بە دامەزراوەکان تاوەکو بتوان کاری پێکەوەی ئەنجام بن. و ئەمەش سەکۆیەکی گرنگە بۆی ئێمە بتوانین لەگەڵ پزیشکەکانی خۆمان، چ پزیشکە کوردەکان لە وڵاتە جۆربەجۆرەکانی جیهان، چ پزیشکانی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان بۆ گۆڕینەوەی بیرروڕایان، هەروەها پێکەوە بتوانین کاری پێکەوەی ئەنجام بدەین، ئەوان بگەڕێنەوە بۆ کوردستان، بگەڕێنەوە بۆ سلێمانی، بگەڕێنەوە بە تاوەری تەندروستی سمارت. لەوێ پێکەوە چالاکی زانستی گەورە ئەنجام بدەین، ئستفادە لە تەجروبەکانی یەکتر بکەین. خۆشحاڵین کە بتوانین پێکەوە بەدەستی پڕەوە بگەڕێنەوە خزمەتێکی باشتری تاکەکانی هەرێمی کوردستان بە گشتی و سلێمانی خۆشەویست بە تایبەتی بکەین. سمارت وەرچەرخانە.